بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەت هێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستانم دەربارەی قورئانی پیرۆز پرسیار دەکەم لە کۆمەڵێک قورئان لەبەر و هەروە ئەو کەسانەی کە لەم ئاهەنگە بەشدارن. ئەمە ئاهەنگی دەستگای نووری حیکمەیە بۆ ئەو کەسانەی کەوا قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. جا ئەو کەسانەی لێرە ئامادەن پرسیاریان لێ دەکەم با بزانم ئەوان چەند دڵخۆش و کەیف خۆشن و چۆنە لەم ئاهەنگە بەشدارن. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە من لە بەشێک لە بەشدار بووین دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بینەر و بیسەرمان بن لەگەڵمان نابن. بەنوێ مامۆستایەکانم دەرسی پێ دەگوتم هەوڵم دەدا ببمە حافز قورئان. چەند قورئان لەبەرە؟ دوو جوود لەبەرە؟ ئەی ماشەڵڵا مامۆستا با بزانم چەند دڵتان خۆشە؟ وەڵاهی تر لەو دڵخۆشە باشتر چێ قورئانی پیرۆزمان سپاس بخوا لەبەر کردووە هەمووی ئینجازەشمان وەرگرتووە بە دەرەجەی زۆر باش سپاس بخوا. ئەوەش فەزلی خوای لەگەڵیمان بێ. پیرۆزتان بی با بزانم چۆن بیرت لەوە کردەوە کە قورئانی پیرۆز لەبەر بکەیت. وڵی تر هەموو مسلمانێک دەبی ئامانجێکی هەبی یەکێک لە ئامانجەکانی قورئان لەبەرکردن بی بۆی بتوانانی لە قیامەت بەرزترین پلەی بەدەستبینی. ئەمەش یەکێک لە ئامانجەکانمان قورئان لەبەرکردن بۆی لە بەهەشت بەرزترین پلەمان بنەسیب بی. پاداشتی قورئان خوێندنان چییە؟ ئەوانەی کە قورئانی لەبەر دەکەن چ پاداشتیشیان هەیە؟ یەکێک لە مژدەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەهلی قورئان ئەهلی تایبەت بەخوانە. ئیتر کەسێک بی بە ئەهلی قورئان کە لەبەری کا و دواتر ئیشی پێ بکا و تەطبیقی کا و بیگەێنێ بە خەڵک داوای پێ بکە. بیرت لەوە کردیتەوە خەڵکی دیکەش هان بدەی قورئانی پیرۆز لەبەر بکەن؟ بەڵێ سوپاس بخوا تەڵەبەمان هەیە لەسەر و چاوە تا ئێستا 12 جوز ئیجادتر لەبەرە وردە لەگەڵیان خەریکە بین بۆی بەو ئامانجە بگەن ئەوانش. زۆر باشە. با بزانم لە خێزانەکەی ئێوە تەنها تۆ قورئانی لەبەر کردووە؟ سپاس بخوا لە ماڵەوەش لەبەریانە هەر لەوە هەنگە بەشدار بوون هەردووکمان. یعنی خۆت و خێزانت؟ بەڵێ. الحەمدوللا. ماشەڵڵا یعنی خۆی و خێزانی هەردووچیان حافز قورئانن. سپاس بخوا. وایە؟ بەڵێ. باشە ئێوە چۆن هانی یەکتریتان دەدا کە بەردەوام بن قورئانی پیرۆز لەبەر بکەن؟ پێشتر ئێستانە بەردەوام بە یەکۆ مراجعەمان هەبوو ڕۆژانە جوزێک بۆ 2 جوزە یاخود بۆ 3 جوزە مراجعەمانە کرد و بۆ ئیمتیحانەش بەیەکەوە زۆر باش خۆمان بۆ ئامادە کردبوو. سەلامەت دنیا خوا سپاستان دەکەم. خوای گەورە سەلامەتتان کەم. چەند دڵخۆش و کەیف خۆشن کە توانیتان قورئانی پیرۆز لەبەر بکەن؟ بەخێر هاتن سەرچاوم. طبعا هەستێکی زۆر خۆشە الحەمدوللیلا. سەرەتا بۆی کە خوای گەورە فەزلەوەی پێبەخشین کە حیفزی قورئان بکەین پاشانیش لەوەی خۆشترکەوە بتوانین لە یەک ڕۆژ لە پاش نوێژی سبەینەوە تاوەکو نوێژی عیشا الحەمدوللیلا توانیمانکەوە هەرسی جوزئی قورئان بە لەبەر بڵێنەوە. طبعا ئەمە لە کاتی سەردەکە یەک لەو شتانی کەوا زۆر پێی متەئەسیر بووم ئەوە بکەوە یعنی هەستم بەو تەقسیری خۆم کرد کە لە حیفزی قورئان هەیتم چونکە ئەو شوێنانی کە لێ ڕادەوەستام وام دەزانین کەوا زۆر باشم لە حیفز بەڵام لە چەند شوێنێک کە ڕادەوەستاین بەڕاستی جێ ئەسەفە لە بۆمان کە من نەمانتوانێت تاوەکو ئێستا حیفزی قورئان بۆ شوێ بکەین بەبێ غەڵەت بیڵێنەوە. الحەمدوللیلا ئەوەش ئیسیفادەی خۆی هەبوو وەی کرد یعنی زیاتر مراجعەکانمان باشتر و چڕوپڕتر بکەین. بەخێر هاتن سەرچاوم. ماوەی چەند توانیت قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ چەندی پێچوو؟ بەخۆم بە 9 ساڵ لەبەرم کرد بەڵام لە تەمەنێکی گچکە لەبەرم کردێ. پاش زۆر هانی دەداین. طبعا عائیلەکەم زۆر هانیان دایمە الحەمدوللیلا پاشانش فەزلی خوای گەورە بوو. دا حاجی سەلام عەلەیکوم. دەستت ماز دەکەم کوی سەحەتت بووە؟ خوای بی خوا پاداشتات زۆر باشە. چەند خۆشە؟ کوڕە هەند خۆشە لە خۆشە گریایمە لە خۆشا گریایمە دەم بە قوربانە ئەمە حافز قورئانەکان بم هەبە قوربانە ئەم قورئان خوێنانە بم ئەو گچکێ بتوام تێریان ماچکەم. ئەرێ وەڵڵا کەسی تو لێرە بوو؟ کچی من چنار خدر هەبوو قورئانی لەبەر کردووە؟ بەرێ. ئەتوو کو هانت دەدا کو یارمەتی دەدا؟ هەر لە گچکێ هانمدا مەرەقم بوو چەند جێم کردە تا گوتم مەرەقم گوتم وەک چەند فێرە قورئان بی وەڵڵا وجا الحەمدوللیلا. ئەدیکو ئەرێ وەڵڵا هەندم لێ سەرف کردیا بەخۆ بە برایی هەندمانەوە کردمان گوت دەست بە حافز قورئان. دەرێم دوعا زۆر لەو دەکرد؟ ئەدیکو ئەرێ وەڵڵا هەندم دوعا لێو کردیا. زۆر پێخۆش. ئەرێ وەڵڵا هەندرم پێ خۆشە هەندرم پێ خۆش تا دەرمەتەکە بژمرم خۆشە. تەمەتان پڕ خێر و بەرەکەت بکاتن. یا رەبی ببێتە مای خێر لە دنیا و قیامەت. یا رەبی سارش کەسێ هەندە زیاد بی. ئینشاءڵڵا خوداحافظ. سەرچاوم.
السلام عليكم. عليك السلام. پیرۆز بای لێ دەکەین. سلامت بێ. هەمزانی چەندر پێ خۆش بووە؟ وڵی طبعا بەتاکید هەموو کەسێک دری پێ خۆش دەبی بەس ئەمن ساری دووەمم بوو و لە خولی دووەمیش دەرچووم زیاتر درم خۆشە چکە لە خولی یەکەم و ساری یەکەمیشی چیان دەرنەچووم طبعا بەتاکید ئەو سار درم خۆشرا و دڵنیاشمەوە خێرە چ خۆی تێدا خی گەورە لە خۆی باشتر زانی چ شتێک لۆمە خێر تێدا و چ خێری تێدانە ئیشەڵڵا لەمە دووە لە دوای ئەو کە دەرچووم ئیشەڵڵا هەوڵ دەدەم زیاتر پەرە بە خۆم بدەم لە ناخەوە نەک هەر برێم لەبەری بکەم و زیاتر حفزی بکەم و بە جوانتر بیکەم ئیشەڵڵا هەوڵ دەدەم لە ناخ خۆمەوە دەست پێ بکەم ئەودا ئیشەڵڵا دەست پێ دەکەم لە دەوروبەرەکەشم ئەوەی کە بە قسەم بکە ئیشەڵڵا چێ و گورەی لۆ هینای بە دیاری ئەوەیان ئی خوشکمە خوشکل لە بۆ هینای بەرە زۆر درت پێ خۆش بووە بەتاکیدش باشە بۆ بیری لەوە کردەوە کە قورانی پیرۆزە بەر بکەیت وڵی چوومە دەستگایەکی سەرەتا بوو هەمویان دەستیان بە حفز کرد ئەمژ وەک خەرکێکی دیکە هەمومان دەستمان پێکرد پێکەوە بە زۆربیان دابڕان و ئیسقامەیان نەبوو لەبەر ئەوە نەیانتوانین تەواویکەین بەس ئەمن و هەندێک لە برادەرەکان ئەلحەمدوللا توانمان تەواوی بکەین زەحمەت نییە وڵی ئەگەر بتەوێ زەحمەت نییە دەتوانی ینی بە ئاسانی لەبەریکەین ئەگەر بتەوێ خۆی گەورە لە پشتبی ئیشەڵڵا جا چۆن لەبیرت ناچێتەوە بەتاکید هەر لە بیر دەستەوە بەس دەبی هەوڵ بدەی بەدایم هەموو کات مراجعی بکەوە و بە بەردەوامی لەسەر بێ یاخوا مبارەکان سەلامت بیاخوا نەخشە بیلەوەی حەز لە ئیشەڵڵا سلام علیکم علیکم سلام دووقەت بکەین چۆنی وڵە باش چۆن ئەمڕۆ بەشداری کردیا لەم ئاهەنگە لەبەرەوەی سێ مامۆستایم قورعانی پیرۆزیان لەبەر کردووە سێ مامۆستا لێرە قورانی پیرۆز دەبەر کردبوو بەێ ئەوجا هاتی پیرۆز بایان لێ بکەیت بەڵێ ئافرین لەکوێوە هاتی لە کۆیە لە کۆیەوە زۆر باشە بزانم ئەتوش حەزت لێ ڕۆژێک ئاوا قورانی پیرۆز دەبەر بکەیت بەرێ حەزم لێ لەبەرەوەی خدای گەورە قورعانی بۆمە دابەزاندووە ئەی ئافرین ئەی ئێستا ڕۆژانە قوران دەخوێنی بەرێ دوو جوزئم لەبەر دوو جزول لەبەرە بەڵێ. ئافرین وڵات و شانی وێ ماسەکەت بکەم ئایار بژی با بزانم چۆن توانی دوو جزول لەبەر بکەیت لەبەرەوەی مامۆستایەکانم دەرسی پێ دەگوتم هەوڵم دەدا ببمە حافز قورعان والله هەر بژی ئەوجا بەردەوام بێ باش ئێستا ئەو دوو جزول لەبەرە هیچیان غەڵەت ناکەی نە مامۆستا مڕاجعەت پێ دەکاتەوە بەرە بەتەجوید دەخۆین ئەی ئافرین دەست خۆش بی سەرکەوتوو بی ئینشاءالله شانسە دووقەت بێن لێخوای گەورە سەرکەوتوو بکە یا ڕەبی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا بابزانم چەند دڵتان خۆشە چەند کەیف خۆشن ئەمڕۆ لە سەرەتادا سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئەو نیعمەتەی لەگەر کردین پاشانیش سوپاس و ستایشی دایک و باوکم دەکەم کەوا زۆر هەوڵیان لەگەڵدام الحەمدولله پاشانی سوپاسی دەستگای نووری حکمە دەکەم کەوا لە بیدایەتی زۆر لەگەرمان خەمخۆرانە مامۆستایەکان تایبەتی سەرۆکی دەستگا دەستی هەمولایەکی خۆش بخواخی پاداش هەمولایەکی بداتەوە ئینشاءالله بەڕاستی ئەو خۆشیە وەصف ناکرێتن لەبەرەوەی هەموو کارێکە پێوە ماندی بووی بەرهەمەکە دیت دەبین زۆر دڵت زۆر خۆشە الحەمدولله ئێستاش ئەو ماندی بوونی شەون و خونێ کردیتمان الحەمدولله ئەوڕۆ خوا باداش دەستگای نووری حکمە بداتەوە کە ئەو مناسبەی لە بۆ ئەنجام داین الحەمدولله سوپاس و ستایش خوای گەورە دەوێت ئەو فەزلەکە خوای گەورە لەگەڵ ئێمەی کردیە چی هانی دای بتوانی قورانی پیرۆز دەبەر بکەیت وڵای من لە بیدایەتی باوکم بەڕەحمەت بی دەستی گرتم بردوێ مزگەوت زۆر شەیدای ئەوە بووم کە قورئان لەبەر بکەم لەبەرم دەکرد لە بیرم دەچەوە لە بیرم دەکرد ینی بەردەوام و لەسەرەوەی بەڵام الحەمدولله پاشان دەستگای نووری حکمم دۆسیەوە کە لە بیدایەتی ڕادەستمە بە قورئان و مراجعەی کرد الحەمدولله ئەو کاتی خوای گەورە ئەوەی کردین چەندی ماوە خایەن یعنی چەندی پێچوو تا توانی لەبەری بکەیت والله الحەمدولله من پێشتری هەندێکم لەبەر بوو کە لە دەستگای نووری حکمە تقریبا 6 ساڵی برد ئەو قورئانم لەبەر کرد الحەمدولله شێوازی لەبەرکردنەکەت چۆن بوو شێوازی لەبەرکردنەکەی ئەمە لە دەستگای هەموو هەفتەی ڕوبعکمان لەبەر دەکرد
پاشانیش ئەوانی لەبەرمان کردبوو مراجعمان دەکردەوە یعنی هەفتانە. بۆ خۆت چ کارە دەکەی ینی جگەلەوەی کە قوتابی قورآنی پیشەی دیکە چییە؟ بەخۆم فەرمانبەری تەندروستیمە بەڵام زۆری کار و کردەوەکانشم لە دەستگایە. بۆ تۆ زەحمەت و قڕز نەبوو؟ وڵی بالفعل ئەوە حیفزە زۆری دەوێتن مادیبوونێکی باشی دەوێتن بەڵام لەبەر گەورەی ئەو قورآنە لەوەی کەلامی ڕەب العالەمینە ئینسان زۆر بەو پاداشتانی کە خوای گەورە ئەو فەزلانی کە باس کردێ لە قورآنی زۆر دڵمان پێ خۆش هەرچەندی مادیش بووین و هەرچەندی ئەزیەتمان چێشاوی. چێ لێرە ئامادەم و پیرۆزبای لێ بکا کە سوکاری خۆ؟ وڵی ما الحەمدلله هەمیان هاتبوون خەڵکەی زۆر هاتبوو برا خوشکەکانم ئەو خزمانە هەموو هاتبوون الحەمدلله زۆر بوون الحەمدلله. دوو جار دێت پێ خۆش بوو؟ الحەمدلله هیچ چۆن فاخێری گەزبوون سیارەبی چاود ماچەکەم چاود ماچەکەم ئەمە تاپڕ خێر بەرەکەت چاود ماچەکەم فاخێتام سیارەبی. سلام علیکم. عليكم السلام. بابزانم تۆ ناوت چی و تەمەنت چەندە؟ ناوم لیڤا سەربازە تەمەنم 6 ساڵە. چۆن بەشداریت لەم ئاهەنگە کرد؟ بۆچی هاتی ئێرە ئەمڕۆ؟ حەزم لێ بوو زۆر حەزم لێ. ئافەرین بابزان لەگەڵ قورآن خوێن ناچۆنی؟ سوورەتێک بخوێنم چەند قورآن لەبەرە؟ دوو جوز. دوو جوود لەبەرە؟ ئەی ماشەڵڵا چۆن توانی لەبەر بکەی؟ دایکم و باوکم یارمەتیان دامە لەگە مامۆستایەکانم. لەگەر مامۆستایەکانت مامۆستایەکانت زۆر خۆش دەوێ؟ بەڵێ زۆر زۆرم خۆش دەوێت. ئەی ئافەرین دەتەوێت هەموو قورآنی پیرۆز لەبەر بکەی؟ بەڵێ زۆر باشە. ڕۆژانە دەیخوێنی؟ بەڵێ. زۆر باشە. لەکوێ دەخوێنی؟ لە دەستگای نووری حیکمەیە لەکوێ لەرە؟ لە دەستگای نووری حیکمە. أعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا إن لك في النهار سبحا طويلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا. چۆن بتوانین زیاتر گرنگی بە قورآنی پیرۆز بدەین؟ قورآن لەبەرەوەی پەیامی خۆیە بەڕاستی دەبی هەموو کەس گرنگی پێ بدە بەڕاستی بە تایبەتی منداڵەکانمان. ئەمڕۆ لەم ئاهەنگە بەشداری چەند دڵخۆش و کەیفخۆشی؟ بەڕاستی زۆر دڵخۆشم لە ئاهەنگی کە ئەوانەی کە قورآنیان لەبەر کردیا بەڕاستی زۆر خۆشحاڵم. تەنها خۆت هاتیان بە خێزان و هاتوون؟ وەڵاو کوڕم لەگەرە بڵێ لەگە کوڕەکەمان. چۆن هانی دەدەی ئەم کوڕەشن لە داهاتوودا بتوانێت گرنگی زۆر بە قورآن بدات؟ وەڵاو زاما هەم بەردەوام لەگەری هاین دەدەین ئێستاش هەر تەڵەبەیە لە سنتەر لە نووری بەڵێ. دڵخۆشی بە کارەکانی دەستگای نووری حیکمە؟ بەرە بەر زۆر خۆی گەورە سەرکەوتیان کەن. باشی مامە حاجی ئەحواڵت سەلامەتی پێم برێت چەندرت خۆشە لەو ئاهەنگەی بەشداری؟ وڵات بیارە پێم خۆشە لۆی هاتیمە مانە خۆشە ئەدی کۆری هارێ وەڵاتی کۆ چەند گرینگە لەو سەردەمەی ئێستا گرنگی بە قورآن بدەین؟ وەڵا جا لەوەی باشتر هەر نییە ناوەڵا لە قورآن خوێندن و لە ئەگەر هەبی و کە ڕێ یعنی خۆم دەستی خۆمان پێوە بگرن هەر بەوەی دەگرین بەیشکاویت کە هەمووی ینی لا ڕێیە بەس ئەو ئیسلامەتەوە ئەرێ وەڵا ئیلا ئەوە تەواوە ئەو قورآنە تەواوە ئەو عەدیزە پێوە دوعای بکەین بە هەمومان برێن خوایە عاقمەشی عەدلمان لۆ بنێری ئیش بکا بە قورآن و بە عەدیسی پێغەمبەری ئاخری زەمانی سەڵ شەرەف و کەرامەت و ناموس و دین و سەر و مارمان پارێزی. ئەمڕۆ هەموو خەڵکەی دەبینی لێرە ئامادەیە دەستخۆشی لەم گەنجانە دەکات لە قورآنیان لەبەرە دەستخۆشیان لێ دەکەی؟ وەرێری وەڵا من دەرێم دەستخۆشیان لێ دەکەم 10,000 و 1000 دەستیان خۆش بی. ئارێ وەڵا دیکو لەوەی باشتر هەیە لەوەی باشتر نییە ئەوەی برێ هەیە درۆیە لەوەی بەل لە قورآن و لە عەدیسی پێغەمبەری سەڵاو باشتر نییە
چۆن بتوانین گرنگی زیاتر بە قورآانی پیرۆز بدەین؟ سەرەتا دەستخۆشتان دەکەم بە خێراتان دەکەمەوە دەستخۆشی لە دەستگای نووری حکمە دەکەم ئەو پرۆژانە هیواداری ڕۆژ بە ڕۆژ پەرە پێ بدرێ ڕاستی پرۆژێکی زۆر گرنگە هیوادارم گەنجان و تاکو اختیارەکانش بەشدار لەو پرۆژانە بن دەستخۆشان دەکەم دەستان خۆش بێ. ئەم جۆرە پرۆژانە گرنگە بۆ کۆمەلگای کوردی؟ طبعا گرنگە بە تایبەتم لە ملەتی کورد بە تایبەتی لەو سەردەمە زۆر گرنگە لەبەر ئەوەی بەخۆ دەزانی زۆربەی فکرەکان دروست بووە ناو کۆمەلگای ئێمە وەرەوە جۆرە پرۆژانە زۆر گرنگە بلەوە ئەو خەڵکە واحی بێت و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. سەلامت. چۆن بتوانین زیاتر گرنگی بە قورآانی پیرۆز بدەین؟ زۆر بەخێرن سەرچاوان بێگومان قورآانی پیرۆز سەرچاوە یەکەمی ئاینی ئیسلامە ئێمە هەرچەند گرنگی پێ بدەن بەڕاستی هێشتا هەرکەمە گرنگیدان بە قورآانی پیرۆز هەر بە تەنها خوێندنەوە نییە بەڵکو گرنگیدان بە قورآانی پیرۆز بە چەند هەنگاوێک دەبێتن بەڕاستی یەکەمیان پێویستە خوێندنەوەیەکی تەواو و ئەگەر بکرێ ئینسان چەندی بتوانی لەبەری بکاتن و دوایی ماناکەی تێ بگە و ئینجا هەوڵ دەکاریشی پێ بکاتن تاوان کارپێکردن بە قورآن سەنجی مەحەکە بەڕاستی چونکە مەبەست لە هاتنی قورآنەوەیە کە مرۆڤەکان کاری پێ بکەن. کارکردن بە قورآن واناکە مرۆڤەکان جوانتر بن باشتر بن ڕێک و پێکتر بن؟ بێگومان قورآن چونکە یاسای ژیانە هەرچەند مرۆڤەکان کاری پێ بکەن دیارە وا دەکە ئەو مرۆڤە بەخۆی گەورە دەبی بەخۆی دەڕازێنێتەوە بە قورآن ئەو ئاکار و سفەتانێک کە لە قورآندا هەیە ئەگە بێت و لە خۆی جێبەجێ بکە هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دایکمان عایشە دەجێرتەوە کانە خولوقه القورآن یعنی پێغەمبەری خوا بۆ خۆی هەموو قورآنی جێبەجێ کردووە بۆیەش ئاوا گەورە بووە. زۆر سپاس. سلام علیکم. سلام ورحمة الله. چۆن بتوانین زیاتر گرنگی بە قورآانی پیرۆز بدەین؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەش دەستخۆشتانی دەکەم دەستخۆشی لەو ستافە بەڕێزەش دەکەم. مەسەلەی گرنگیدان بە قورآن بەڕاستی دوو خاڵی زۆر سەرەکیمان هەیە. خاڵی یەکەمیان ئەوەیەکەوە بزانین خۆمان فێری خوێندنەوەی قورآن بکەین و لەبەری بکەین و معناکەی بزانین. خاڵی دوم کەوە لەوەی گرنگتر ئەوەیە بەڕاستی دەبی کاری پێ بکەین. کارکردن بە قورآن بەڕاستی ئەوە خاڵی سەرەکیە بۆی کە ئینسان بتوانین کە گرنگی بە قورآن بدات. ئەم جۆرە ئاهەنگانە چەند مای دڵخۆشیدا؟ بەڕاستی ئەوە ئاهەنگانە زۆر جێی دڵخۆشکەرین. بەڕاستی ئینسان کاتێکەوە دێتە شوێنێکی ئەوها کە ئاهەنگی قورآن لێ دەکرێت ئیمانی بەرز دەبێتەوە حەز بە دڵخۆشیەشی تر دەکات حەز بە جە و وەزعیشی ئارام دەکات. بەڕاستی شوێنێکی زۆر باشە و ئاهەنگانەش ئیحتیماماتی خۆی هەیە گرنگی خۆی هەیە و چەند گرنگی پێ بدرێ ئەوەندە بەڕاستی لەو بە موسڵمانە سوود و قازانج دەبێت. چۆن بوو بڕیارتدا بەشداری بکەین؟ وەڵام من هەر کە جێم لێ بوو لە هەواڵەکان کە ئاهەنگێکی هەیە زۆر دڵم پێی خۆش بوو و بەڕاستی عەزم لێ بوو سەوادەکەی زیادکەم بەڕاستی و ئامادە بووم. مادەم ئەوها درت پێ خۆش بوو خۆ بەتەنێ نهاتی؟ وەڵی بەتەنیا هاتوومە. ڕەحمەت لێوی مارە من دەرشت بینامە. وەڵی بڕیارەکەم یعنی ناکاو بڕاستی. ئارێ وەڵا. ئینشاڵڵا لەو ئاهەنگێکی دیکە. ئینشاڵڵا ئینشاڵڵا تەعالا خواکەتان بسیارە بێ. ئەم جۆرە ئاهەنگانە چەند مای دڵخۆشیدا؟ بسم الله الرحمن الرحیم وبه نستعین. بەڕاستی دڵمان زۆر خۆشە. یا ربی خوای گەورە پاداشی هەموو مسلمانان باتەوە کاتین ئەو ئاهەنگەی بۆ خوای گەورە لە ڕۆژی قیامەتیشەوە ئینشاءالله بە شەفاعەتی قورآن شادمان کە ئینشاءالله دڵمان زۆر خۆشە. الحەمدولله علی كل حال. بڕیارتدا بەشداری بکەین؟ والله سپاس بە خوای گەورە الحەمدولله لە خۆمان لە خزمەت قورآن داینە و لە نوێری حکمەینا الحەمدولله خوای گەورە لەم لە عشق بکە ئینشاءالله. لە
لەکوێ لە هەولێر یان لە نووسینگە لە هەولێر بەڵێ چەند دایک و باوکی قوتابیەکان دڵخۆشن بەم زۆر ئاهەنگانە والله الحەمدە دنیان زۆر خۆشە ینی باورکە کە ئێستا ئەو ئاهەنگە خلاص دەبێت چاوەڕێی ئاهەنگێشتر دەکەن دەبۆی دڵ زۆر خۆشە الحەمدە ینی خۆشیەکە پێ دەبەخشی مچرک بە هەم قەلبدادێ سبحان الله ینی خۆشی زۆر خۆش الحەمدلله لەوە کەسانێکە ئەو لەوە کەسانێکەوە دڵیان بە قورآن خۆشە زۆر خۆشە خی گەورە حکمێکی قورآن مالۆ بنێری ئینشاء الله سپاس دەکەم خوازا خێری گۆشداتەوە بەخێر سەر سەرچاوە سلام علیکم ئەمڕۆ گوڵکتان پێەیە دەتانەوێت بە دیاری بیدەن بچێ ئینشاءالله هاتیمە پێشکەشکەم بە برایی خۆشەویستم کە گەورەترین شەهادە بەدەستدێنێ بەڕای من هەم لە دنیا و هەم لە قیامەتیش ئینشاءالله برایەکتان توانیەتی قورآنی پیرۆزە بەرکە الحەمدلله ئەرێوڵا چەندت پێخۆشە واللهی بەقەت هەموو دنیا واز دەگەم ئێستا هەموو دنیای منە السلام عليكم دا حاجي ورحمة الله وبركاته بخير استرتاي دا حاجي بيان بريد سندرد خوشة ورو والله حتى سندي بريد درم خوشة أري والله زور درد خوشة والله زور درم خوشة ديكو وهادرد خوشة والله خبيم خوشة وقرآني ختم كردي أدي لو خوش در في قرآني ختم كردي ما مستهيرس ما مستهيرس كوريتوها بري سند الدعاء لو كرديها والله زور من دعاء لو كرديها خوش ويستا أري والله هندم دعاء لو كرديها هندم دعاء لو كرديها تاخوا دري بس أدي لو خوش درها بقربانة بقربانة عزيزي مني باشن ئەحواڵتان چاکی سەلامەت ئینشاءڵڵا بابزانم چۆنە لێرە بەشداری لەم ئاهەنگە بەناوی خوای گەورە و میهرەبان وڵی دڵخۆشی ئەو خەڵکەیە و جەماوەرەی تمەنە خۆشەویستی بە قورئانە کەس لێرە بەشدارە بەڵێ شێت لێرە بەشدارە کچەکمان لێرە بەشدارە توانیوتی هەم قورئانی پیرۆزە بەر بکە بەڵێ زۆر باشە ینی ئەمڕۆ ئەگەر ئەم بەشدار بووانە جارێک دڵخۆش بن تۆ دوو جار دڵخۆش بەڵێ زۆر باشە توانی لە ماوەی چەند هەم قورئانی پیرۆزە بەر بکاتن وڵی تقریبا لە ماوەی ساڵێک بەڵێ تۆ وەکو باوکێک چەند دڵت پێخۆشە وڵا زۆر دڵم پێخۆشە تەبعاً بۆیە ئەی چۆن لە ماڵەوە یارمەتی دەدا تەشجیعت دەکرد وڵی یارمەتی وەکو یارمەتی کەم یارمەتی دایا بە زۆکو تەشجیعکردن زۆرم تەشجیع کردیا تەشجیعت دەکرد هانت دەدا وڵی طبعاً خۆشەویستی قورئان لە دڵی هەموو مسلمانێکی دایە وەکو باسکردنە کە لەوەی باشتر نییە احتیمامی پێ بدەیت لە دنیا بەڕاستی سلامت بی دەست خۆش سڵاو لێ بێ مامۆستا بەبزانم چۆنە لێرە بەشداری ئەمڕۆ دەستان خۆش بی وڵا پێمان خۆش بوو ئێمە لە لقی مەخموری دەستگای نووری حیکمە ئامادە بین لە ئاهەنگی ساڵانەی قورئان لە بەرانی دەستگای نووری حیکمە کە بەڕاستی ئەوە گەورەترین شکۆ شانازیە و قورئان گەورەترین کتێبە کەوا خوای گەورە دای بەزاندە بۆ سەر مرۆڤایەتی بۆی ئێمە پێمان خۆش بوو لەو ئاهەنگە بەشدار بین کەوا کۆلێک لە قورئان لە بەران لەو ئاهەنگەدا بەشدارن چۆن هانی قوتابیەکانتان دەدەن بتوان قورئانی پیرۆزە بەر بکەن بەتاکید ئێمە کە دەستگای نووری حیکمە ئامانزی سەرەکی ئەوەیە کەوا ڕۆڵەیەکی و هەروەها کۆمەڵگەیەکی وا دروست بکاکەوە زۆرترین قورئان لە بەروی و هەروەها قورئان لە سینگ و هەروەها لە ئاکار و ڕفتاریاندا هەبیتن بۆیە ئێمەش لەو لقی خۆمان لە لقی مەخمور وەکو باقی لقەکانی دیکە و نووسینگەری دەستگا هاوکارین و هەروەها هانی قوتابیەکان دەین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و الحەمدولله کە ئەو ساڵ یەکێکی لە قوتابیان و مامۆستایانی ئێمە بۆتە قورئان لەبەر لە لقەکەمان کە زۆر پێخۆشحاڵی مامۆستا سەلام عەلەیکوم وەسەلام وەرەحمەتوڵڵاه الله پاداشتی ئەو کەسانەی قورئانی پیرۆز لەبەر دەکەن چییە دەستەکانتان خۆش بخوا موفقتان کا وەڵی لێرە ئینسان بە بەردەستایی چەند فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبیر دێتەوە کە هەم وەڵامی پرسیارەکەی جەنابیشتا کە دەفەرمی یقال لصاحب القرآن
اقرأ وارتقي كما كنت ترتل في الدنيا بيدا قوتري بخينو بسركوا هروا كل دنيا دخين وتبلي برزبتوا قارئ قرآن حافظ قرآن أوانا بلايان برزبتوا أزبراستي أوا هنگچی دنیاییە لە بۆ هاندانە ئینسان مسلمان ئەوەی قورئان خینە هەوڵداتن لە ئاهەنگی ڕۆژی دوایی بەجی نەبینێتن. خۆشە ڕۆ لێرە وڵاتم خۆشە چۆن دڵت خۆشە لە بەرسی دڵت خۆشە جەزاکەم الحەمدولای دەچەوە قورئانەکە ناجح بووە الحەمدولای چەند دوعا لۆ کردیە چەند دوعای خێرت لۆ کردیە والله دوعای زۆرم ویا کردێتم خوای بخاتە قورئان الحەمد قورئانەکە ناجح بن ئەی خۆت قورئان دەخوێنی گوێ لێ دەگری ئەر والله بە قەڵەمەکە زانم بە هێن نازانم بخوێم بە قەڵەمەکە زانم بخوێم ئەوە شەر خێرە ئەوە بەوا خوێنم بارە والله خێرە الحەمدولای ئەدی بزانم ڕۆژانە چەند خەریکی بە قورئان خوێندن والله جار ڕۆژی جارێکە جار وا دوو جای ئاهۆی گوێرەی مەجالە مەجال ئەی چۆن تەشجیعی مار و مدار دەکەی ئەو کچەکانت کوڕەکانت چۆن تەشجیعیان دەکەی هیچ کچ کوڕم نمایە کچە هەمووی مێدی کردەوە کوڕمش نییە باش ئێستا هەر خۆت هەیە بەڵام ئەها کە لە ماڵی مێردیتیان هەر پێیان نارێ بە قورئانەوە خەریک بن بارە وڵای چۆن وڵام پێم خۆشە کچەکان قورئان خوێن هەموو قورئان خوێنە لەخوا بە زیاد بێ هەموو ناجحن لەخوا بە زیاد بێ ئەمە ئالە تەسبیحی لە دەست ئەوە ذکری پێ دەکەی ئەی چۆن ئەی بۆ چوە ئەی بۆ سبحان الله الحمد لله لا اله الا الله الله اكبر استغفر الله ئەی چۆن هەموو پێکەم لەخوا بە زیاد هەر وڵای ئەی سونەتەکان چەند دەستی پێوە دەگری والله سونەتەکان الحمد لله هەموو فەرزەکەکەم و هەموو سونەتەکە شەکەم بەیانە دوور کاتەکەم لە پێشەوە نیمەڕۆ چوار لە پێشەوە دوو لە چوار کات نوێژ دەکەم دوای دوور کاتکە نوێژ سونەتەکەمەوە لە دوایەوە الحمد لله ئەستە هەروە دەزانی خێری سونەتی پێش نوێژی سبێنێ چەندە جملة ملا بوها هلا بلا لقى خير زورا هلا والله دستان خذ حياتهم عم ادريش بحياتهم السلام عليكم عليكم السلام كاتب باش بلي برز بساش بابزانم سەرەتا ئەم جۆرە ئەنگانە چەند مای دڵخۆشیتە زۆر پێ خۆشحاڵین هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە دنیا و لە قیامەت هیواداری نمونێ ئەوهایان زۆر بێتن گەنجەکانیشمان زیاتر هەیان بەدرێ ئینشاڵڵا بەشداری بکەن لەو بەرنامە بەڕێزانە ئەمڕۆ بابزانم بە بۆنەی دڵخۆشبوونت هیچ شتێکت هەیە پێشکەشمان بکەین بەڵێ پەیامێکم هەیە بە چوارینەک دەستخۆشیان لێ دەکەم وەلەو ئەو چوارینە نیشتانی ئەو پەلەوە گەورەی وانێ بەزم هەرۆندم لە توانادا داوەڕی لێ نیشان لێ دەکەم فەرموو پێشکەشمان یاران هەر هەمومان بەیەکەوە گەلێ جوانین لە چەشنی نێرگزی بۆن خۆشی بەهارانین هەر کاتێ لە یەکتری جیا بینەوە ڕنگ و بۆن و جوانیمان بۆ نامینێتەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشن إن شاء الله. زۆر سپاس ڕێزداری. ئێوە هاوسەری یەکترین چی یەکترین؟ ئەمە هاوسەرین الحەمدوللا. چۆن بڕیارتاندا بەشدار بن لە مانگە؟ بەڕاستی ئاهەنگەکی زۆر خۆشە شانازیان پێوە دەکەین پێویستە ئێستا موسڵمانێک دەستخۆشیان لێ بکات و یعنی ئەوانیش وا بکەن کە ببنە حافظ قورئان. چەند گرینگە هەوڵ بدەین کار بە قورئان بکەین؟ بەتاکی زۆر گرینگە لەبەرەوەی خدای گەورە کە داوامان لێ دەکات ئەمە کەم قورئان کەوا بخوێنینەوە حفزی بکەین و ئەم کاریشی پێ بکەین ڕاستی چونکە قورئان خوێندن و قورئان حفزکردن ئەگەر عملی لەگەر نەبی کەواتە ئێمە وەکو دەڵێ دەست بەتاڵ دەمێنینەوە لەسەریشمان دەبیتە حوجە. ڕۆژانە خەریکی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز یان با بڵێن مراجعە بکەیەوە هەوڵ بدەی؟ ئەمێن بەخۆم خەریکی تەحفیز نیمە ڕاستی هەر خوێندنەوەی ئینشاءڵڵا گەر خوا گەورە لێمان قبوڵ بکە ئینشاءڵڵا ڕۆژانە خوێندنەوەی دی بە پێی پێویستی بە پێی مەجال ئینشاءڵڵا خدای گەورە لێمان قبوڵ بکاتن ئینشاءڵڵا. حەز دەکەی ڕۆژێک تۆش ئاوا یەکێک بی لە قورئان لەبەرە؟ بە دڵنیاوێ زۆر حەز دەکەم شانازی بەوانە دەکەم هیوادارم ڕۆژێکش من بتوانم وەکو ئەوان قورئان لەبەر بکەم. هەوڵتدایە لەبەر بکەیت؟ ئینشاءڵڵا بەڵێ کەم لە جزئی عەمە دەست پێ دەکەم ئینشاءڵڵا. خۆش بی زۆر دەستخۆشی لە زەنابیشتان دەکەم دەستخۆشی لە کەناڵی پێیان دەکەم وارووا دەستخۆشی لە دەستگای نووری حکمەش دەکەم ئینشاءڵڵا هەر بەردەوام بن لە کاری جوانتر و خوا خێرتان بنووسی ڕێزداری زۆر سپاس. سلام علیکم باشن ئەحواڵتان سەلامەتن سەلامەت بابزانم چەند دڵتان خۆشە کە ئەمڕۆ لەمە هەنگە بەشدارن؟
بۆیەوە ئاواتی منە هەموو کچەکان ببنە حافظ قورئان هەموو کوڕەکان ببنە حافظ قورئان کرداریشی پێ بکەن لەسەری بەردەوام بن چونکە ئەوە بەختەوەری دنیا و قیامەتی لە دوایە بەڕاستی خوای گەورە بە قسمەت هێماو بکە ئینشاءڵڵا. چەند گرینگە گەنجان زیاتر گرنگی بە قورئانی پیرۆز بدەن. بەرنامەی ژیانە هۆکاری بەختەوەریە سەرچاوای دڵخۆشیە یعنی ئەگەر گرنگی بۆی نەدا گرنج بە چ دەدا ئەوەیە هاتیتە خوارێک کە تەلۆکی مرۆڤەکانە لە بۆی پێی برێت چۆن بژی لە بۆ چ بژی ئامانجت چێ لە ژیان. بەنای خوای گەورە مێرەبان پێشەشی دەستخۆشی لەوی بەڕێز دەکەم کە لە هەموو پرۆژەکانی دەستگای نووری حکمە پەنجەیەکی خێرتان یاخود دەسمۆرێکتان لە پرۆژان هەیە. دەستگای نووری حکمە دەستگایەکی گرنگ و کاریگەرە لە سنووری هەرێمی کوردستان و خاستان لە شاری هەولێر. من بەشداریم لە پرۆژەی سەرد کرد کە بریتە لە خوێندەوەی قورئانی پیرۆز لە ماوەی یەک ڕۆژ کە سوپاس بەخوای گەورە لە ماوەی 12 سعات تاو بووم و ئەم پرۆژ زۆر گرنگە. قورئانی پیرۆز کتێبێکی زۆر گەورەیە زۆر پیرۆزە و ڕۆح و نور و هیدایەتە و هەم شیفا و شەفعیشە. سیفاتێکی هەر کەسێک دەست بۆ قورئانەوە بگرێ سیفاتی تیجارەتە نەتەبووری پێ دەبەخشێت. زۆر سوپاس هەم لاک بەخێر بێت سەرچاو. بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە قورئان لەبەران و کەسوکاریان بوو و ئەو بەشداربوانەی کە لێرە ئامادە بوون دڵخۆش بوون شادومان بوون کەوا لە ئاهەنگێک بەشدار بوون کە تێیدا کۆمەڵێک گەنجی بەتوانە توانیان قورئانی پیرۆز زەبەر بکەن. ئەوەش مای دڵخۆشی بوو مای دڵخۆشی کەسوکاریان بوو بێگومان بۆ ئێمەش مای دڵخۆشیە و پەیتا کۆمەلگاکەمان ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە هەنگاو دەنێ بۆ ئەوەی زیاتر و زۆرتر دەست بە قورئانی پیرۆزەوە بگرێ و دەستگای نووری حکمە هەوڵی داوە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بتوانێ خەڵکی هان بدا و بەفعلی هاوکاریان بێ بۆ ئەوەی قورئانی پیرۆز زەبەر بکەن. بێگومان پاداشتێکی زۆر گەورە بۆ ئەو کەسانە ئامادە کراوەکەوە قورئانی پیرۆز زەبەر دەکەن و پێویستە هەمومان کەم و کوڕی نەکەین بە خۆمان دابچینەوە هەوڵ بدەین زیاتر دەست بە قورئانەوە بگرین هەوڵ بدەین زیاتر قورئانی پیرۆز زەبەر بکەین ژیانی دنیا زۆر هەڵمان نەخڵەتێنێ و ئاگاداری قورئانەکەی خۆمان بین ئاگاداری ئەو قورئانە بین کە خوای گەورە بۆ ئێمەی ناردووە بۆیە هەتا دەست بە قورئانەوە بگرین بێگومان سەربەرزی دنیا و دوا ڕۆژ دەبین. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بە خوای گەورە دەسپێرم ماڵتان ئاوەدان بێ خواتان لەگەڵ.